کۆنفرانسەکانی گۆڕانی کەش و هەوای نەتەوە یەکگرتووەکان باڵاترین دەستگای بڕیاردانە لە جیهاندا سەبارەت بە پرسەکانی کەش و هەوا و یەکێکە لە گەورەترین کۆبوونەوە نێودەوڵەتیەکانی جیهان. بڕیارە دوبەی میوانداری 28مین کۆنفرانسی گۆڕانی کەش و هەوای نەتەوە یەکگرتووەکان یان کۆنفرانسی لایەنەکان کە بە کاپ 28 ناسراوە بکات. ئەمە گفتوگۆی زۆر گرنگ لە خۆ دەگرێت لە کاتێکدا کە جیهان هەوڵ دەدات هەڵسەنگاندن بۆ ئەوە بکات کە لەکوێ وەستاوە کاتێک باس لە دەردانی گازی ژەهراوی و گەرمبوونی جیهان دەکرێت. بە تایبەتی چونکە ئەمە یەکەم جارە هەڵسەنگاندنی جیهانی وەک باس دەکەن دەبتە مایەی سەرنجی جیهانی. دوبەی بەڕاستی لەم گفتوگویانەدا خۆی لە ناوەندی سەرنجدا دەبینێتەوە مەرزنەی پەیوەندی بەو شتەوە هەبێت کە لەسەر مێزەکایە. لە دەرەوەی وڵات دوبەی بەڕاستی هەوڵی فراوانکردنی دەدات. کاتێک باز لە بازرگانی دەکرێت لە دوبەی ئێمە بژانەوەیەک دەبینی هەروەها لەبەرەوەی خەڵکێکی زۆر توانای گواستنەوەی پارەیەکی زۆریان بۆ دوبەی هەیە. ئەوەش هەندێک نیگەرانی بۆ وەزارەتی گەنجینەی ئەمریکا دروست کردووە. هەروە نیگەرانی هەیە چونکە دوبەی بەشێکە لە ئیماراتی فراوانتر کە فیدراسیۆنێکی پاوانخوازی حەوت شێخایەتیە. ئێستا پارتە سیاسەکان و سندیکاکان ناساین. ئەمەش لە ئێستاوە پرسیار دەوروژێنێت کە ئایا خەڵک دەتوانن لە کۆنفرانسی UN بۆ گۆڕینی کەش و هەوادان ناڕەزاتی دەرببڕن یان نا. جۆن گامبرێل هەروەهاش دەڵێت بەشێکی سەرەکی ئەو رەخنە بڵاوبووانەی ئاراستەی ئیمارات کراوە کە میوانداری کاپ 28 دەکات ئەوە بووە کە وڵاتێکی بەرهەمهێنەری سەرەکی نەوتە. ئێستا ڕۆژانە نێزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوتی خاو بەرهەم دەهێنێت. ئەمە ئەو نەوتە خاوەیە کە دواتر دەچێتە بازاری جیهانی و دەسووتێت و دەبێتە هۆی ئەو دەردانی گازی ژەهراویانەی کە سوتەمەنی گۆڕانی کەش و هەوا دەدەن. ئێستا ئیماراتیەکان تا ڕادەیەکی زۆر وەسفیان کردووە کە هەوڵ دەدەن ئەم پارەیە بەدەست بهێنن بۆ ئەوەی بتوانن وڵاتەکەیان بەرەو داهاتوویەکی سەوزتر ببن. پارچی وزەی خۆری محەممەد منڕەشید لە دوبەی هەیە کە لە ئێستادا نێزەکە 11 بۆ 13 لە سەتای وزەی میرنشینەکە دابین دەکات. بەڵام دوبەی هێشتا غازی سروشتی لە ڕێگەی مۆلیدەکانەوە دەسووتێنێت بۆ ئەوەی بتوانێت کارەبا دابین بکات بۆ ئەوەی بتوانێت وێزگەی گرنگ بەڕێوە ببات بۆ دابینکردنی ئاو لەم ژینگە وشکە بیابانیەدا. لە هەمان کاتیشدا نیگرانی لای چالاکوانانیش هەیە چونکە دوبەی و ئیمارات بەگشتی پیان وایە دەیەوێت بەرهەمهێنانی نەوتی خۆی تا 5 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا زیاد بکات. ئێستا ئەوە مانای ئەوە دەبێت کە نەوتی زیاتر بچێتە ناو ئابووری جیهانەوە و سووتاندنی نەوتی زیاتر ئەمەیە کە چالاکوانان بەڕاستی نیگران دەکات لەوەی لەبری ئەوەی هاوبەش بێت لەم گفتوگویانەدا لەبری ئەوە سەرنجی لەسەر ڕۆڵی خۆی وەک بەرهەمهێنەری نەوت دەبێت. هەروەها ڕەخنە لە سوڵتان ئەلجابر گیرا ئەو سەرۆکی دیارکراوی دانووسەندنەکانی داهاتووی کاپە. هەروەها بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای نەوتی نیشتیمانی ئەبوزەبیە. ئەمەش بۆتە هۆی نیگرانی لەوەی کە ڕەنگە زیاتر سەرنجی لەسەر بازرگانی نەوت بێت نەک بازرگانی گۆڕانی کەش و هەوا.